تەمەنی مرۆڤ بەس نییە کە بتوانێت هەموو ئەو کتێب و بابەتانی لە کتێبخانەی کۆنگرسدا هەڵگیراون بخوێنێتەوە. هەتا زیاتر لێرە بمێنمەوە هێشتا زۆر شتم ماوە فێریان بم. جۆن کۆڵ بۆ پتر لە نیو سەدەیە کار لە کتێبخانەی کۆنگرسدا دەکات و لە ئێستاشدا مێژووناسی سەرەکی ئەم کتێبخانەیە. جۆن بۆ چەندان کاتژمێر دەتوانێت لەبارەی مێژووی ئەم کتێبخانەیە و نهێنیەکانی و هەروەها داستانەکانی بدوێت و دەشڵێت تەنانەت کەسانی پێشخۆشی دەناسێت. یەکێک لەوانە ڕاگری پێشووی کتێبخانەکەیە بە ناوی بەڕێز سپافرد. ئەم ناودارە ئەو کەسەیە کە دەتوانێت پێت بڵێت کام کتێب لەکوێدایە. چەندان بەسەرهاتی هەیە وەک چاوڕاستێک پێت دەڵێت بڕۆ نهۆمی خوارەوە یان بڕۆ ژووری ژمارە 4 یان بچۆ سەر ڕەفەی ژمارە 3 و کتێبەکە لەوێیە و بەرگکەشی سەوزە. کتێب و بەرهەمەکانی سەرۆک تۆماس جێفەرسن یەکێکە لە نێو بەرهەمە هەرە پڕبەهاکانی ئەم کتێبخانەیە لە میانەی جەنگی ساڵی 1812دا و دوای ئەوەی کتێبخانەی کۆنگرس لەلایەن سوپای بەریتانیەوە وێران کرا جێفەرسن بڕیاریدا بەرهەمەکانی خۆی بە کتێبخانەکە بفرۆشێت بۆ ئەوەی سەر لە نێو کتێبخانەکە بکەوێتەوە گەڕ. ئەو شریتە سەوزە واتای ئەوەیە کە ئەوە کتێبە ڕەسەنەکەیە جا ئەگەر سندوقێکت لە شوێنێکدا بەدی کرد ئەوە ئاماژەی ئەوەیە ئێمە هێشتا چاوەڕوانی ئەو کتێبین بەدەستمان بگات. هەر تەنها کتێب لە نێو ئەم کتێبخانەیەدا نییە. لێرەدا کۆمەڵێک نەخشە و ڕێنمایی ژماری تەلەفۆن دەبینیت. هەروەها گەورەترین کۆمەڵەی کتێبی کۆمێدی هاوکات کتێب بە دەنگەوە بۆ نابینایان. هەرچەندە ئەم کتێبخانەیە مەزنە بەڵام کێشەی خۆیشی هەیە و گەورەترین کێشەی نەبوونی شوێنە. ڕۆژانە 10,000 کتێب و شتی دیکە بۆ کتێبخانەکە زیاد دەکەین هەر بۆیە لە زۆر ڕووەوە شوێنی بەتاڵمان نەماوە هەرچەندە شوێنیان بۆ دەکەینەوە. نەبوونی شوێن و بووجە و هەروەها نوێترین تەکنەلۆژیا ئەمانە لە ئێستادا ئەو سێ ئاستەنگەن لە کتێبخانەکەدا. بەڵام پێدەچێت سەرجەمیان چارەسەر بکرێن. کۆنگرس هەوڵەکانی کتێبخانەی پەسەند کرد بۆ بەدەستهێنانی یارمەتی بەشی تایبەت. هاوکات تەکنەلۆژیای نوێ بە چاکی تێیدا بەکاردەهێنرێت و لەگەڵ ئەوەشدا شێوازە نەریتیەکان دەپارێزرێن. سەبارەت بە شوێن ڕەنگە پارێزەری دێرینی کتێبخانەکە ژووری نهێنی بۆ ئەمبارکردن بدۆزێتەوە.